بەڵە بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هەنگاو و هەوڵەکان بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی لە مادەهۆشبەرەکان لە شاری سۆرانەوە جەواد سوار بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤ لە سۆران لە ستودیۆکانمان لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک جەواد سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باشە مێ بپرسم لەسەر چ بنەمایەک هەوڵ و هەنگاوی هۆشیاری لە مادەهۆشبەرەکان لە سۆران ئەنجام دەدرێت؟ بەڵێ بێگومان ئێمە وەکو نووسینگەی مافی مرۆڤی سۆران بە پێویستمان زانی بۆ بەرەنگار بوونەوەی مادە هۆشبەرەکان هەڵمەتێکی چالاکی بە هاومانگی لەگەر بەڕێبەراتی ئەوقافی سۆران ڕابگەینین بۆ ئەوەی بتوانین پەنجە لەسەر ئەو کەم و کورتیانەدا بنرێن بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە. بێگومان دەڤەری ئێمە دەڤەری سۆران کە سنووری هاوبەشمان هەیە لەگەر ئیراندا کە زۆر جارش بەهۆی ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە لە نێوان کوردانی ڕۆژهەڵات و کوردانی باشوور هەیە زۆر جار هەندێک لە خەڵک ئەم دەرفەتە دەقۆزنەوە مادەی هۆشبەر دەگوازنەوە بۆ سنووری سۆران و هەروە جاری وایشە وەکو هێلی ترانزیت بەکاردەهێنرێتن. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە لە یەکەم چالاکیماندا لەگەر مامۆستایانی ئاینی بەڕێز بێت، چکە بە تاکید مامۆستایانی ئاینی لە چوارچوەی ئاینی پیرۆزی ئیسلام توانی ویانە پەیامی خۆیان بە شێوەیەکی ئاشتیانە بگەینن. هەر بۆ ئەمە بەستەش ئێمە بە پێویستمان زانی کە ئەو مامۆستایانەی وتارخوێنە مزگەوتەکاندا بتوانن ئامۆژگاری پێویست بگەیننە هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەتی گەنجان کە لە مەترسیەکانی مادەی هۆشبەر ئاگاداریان بکەنەوە. هیچ ئامارێکتان لەبەردەستە هەیە کە ڕێژەی توشبوون لە ناو گەنجاندا لە سنوورەکەی ئێوە چەند بێت؟ ئەوەی ئامارەی بەردەستی ئێمەیە کەمە لەلایەنی پەیوەندیدار لە دەڤەری سۆران وەرمانگرتووە. ساڵی 2016 بە بەراورد لەگەر 2015 ڕێژەکە کەمی کردووە، بەڵام بە تاکید ئەگەر ڕێژەی مادەی هۆشبەر بەکارهێنەرانی مادەی هۆشبەر هەرچەندە کەمش بێتن ئەمە مەترسیەکی جیهانیە و پێویستە هەنگاوی جدی بۆ بندێتن بۆ بنبڕکردنی. کاک جەواد هۆکاری ئەوەی کە گەنجان ڕووەکەنە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لەوەی کە پێی گەیشتبن هۆکارەکەی چییە؟ بەتەکید کۆمەلە هۆکارێکەیە، بەڵام هۆکاری سەرەکی ئێمە دەتوانین ئاماژەی پێ بکەین نەبوونی هۆشیاری پێویستە لەم بابەتەوە. هەروەها دەتوانین بڵێن کە هەندێک لایەن هەن یاخود لە دەرەوەی کوردستان دەیانەوێتن کە گرفتی خۆیان کە گرفتی مادە هۆشبەرەکانە کە ئەم وڵاتانە دەتوانین بڵێن کە زۆر بەدەست مادەی هۆشبەرەوە دەناڵێنن دانەوێتن ئەم نەخۆشیە ئەم پەتایە بگوازنەوە بۆ کوردستانش وە گەنجانش بە حەقیقەت پێویستە زیاتر گرنگیان پێ بدرێت، سنتەری گرنگتر بکرێتەوە لە ڕووی هونەریەوە لە ڕووی وەرزشیەوە بۆ ئەوەی گەنجان لەم بەڵایە بە دوور بن. بە حەقیقەت ئەوەی ئێمە تێبینی دەکەین زۆر جار گەنجان بەهۆی بێئاگایی و بەبێ ئەزمموی لەسەر مادە هۆشبەرەکان جاری وهەیە تووشی ئەم مادانە دەبن و بەکاری دەهێنن. زۆر کات گەنجان گلەی ئەوەکەن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئاوڕێک لە گەنجان ناداتەوە، ناچارن گەنج لا ئیرادی ئیختیار لەسەر کۆمەڵە شت بکات کە دوجار بە توشبوون بە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان سەردێنێتە دەرەوە. ئەو کاتە ئێوەی لایەنی پەیوەندیدار چیتان کردووە بۆی گەنجانی ئەو سنوورە کە ئێوە خۆتان هەنگاوتان ناوە بۆی گەنجەکانتان توش نەبن؟ چ هەنگاوێکی کردەی ترەنێن بێژگە لەم هەنگاوی کە لە ڕێگەی ماوەسایانی ئاینیەوە گرتوتانەتە بەر؟ بەتاکید هەروەکو باسم کرد ئەوە حملەیەک دەبێتن و بەردەوامش دەبێت. ئێمە لەگەر چینی گەنجانشدا دەنیشین و دەمانەوێتن گوێ لە داواکاریەکانی گەنجان بگرین و بەتاکید ئەمە پێویستی بە توێژینەوەش هەیە بۆ ئەوەی بزانین کێشە و گرفتی سەرەکی چییە کە گەنج ڕوو لە مادەی هۆشبەر دەکاتن و بەتاکید حکوومەتی هەرێمی کوردستان بە تۆزێک واقعبینش بین لە ساڵانی ڕابردوو لە 4-5 ساڵی ڕابردوو کە هیچ ئەزمەیەکمان نەبوو واتە ئەزمە اقتصادیمان نەبوو بە
هەموو شێوەیەک هەولی جددی دەدا بۆ دابینکردنی پێداویستیەکانی گەنجان و هەروەکو کردنەوەی سنتەرەکانی ڕۆشنبیری و یاخۆ هونەری و لە ڕووی وەرزشیەوە بایەخێکی یەکجاری بە گەنجدا دراوە بە حەقیقەت بەڵام ڕاستە لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو قەیرانانەی کەڕوو لە هەرێمی کوردستانی کرد بە تایبەتی ئەو شەڕە نەگریسەی کە شەڕی داعش کە بەسەر ئێمەدا سەپێنە ڕەنگە تۆزێک تەسیری هەبوو بێتن لەسەر ئەوەی کە گەنج گرنگی کەمی پێ بدرێتن و بەپێی پێویست ئاڕۆ لێ نەدرابێتەوە گەنجش بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەی خۆی ڕوو لە هەندێک لە کار و دەستێوەردان لە ماوەدی مخەدری کردبێتن بە تاکید ئەوەی ئاماژەشم پێ کرد زۆر جارش دەبینێتن کە هەر زۆر جار ئەوەی کە من تێبینیم کردبێتن لە کوردستان ماوزوعی مادە هۆشبەرەکان زیاتر وەکو سۆران وەکو دەڤەرێکی ترانزیت بەکاردەهێنرێت بۆ گواستنەوەی ماوەدی مخەدر بۆ دەرەوە. هۆکار چیەکە لەم ماوەیەدا زۆرتر ڕوو کراوەتە بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە؟ ببوورە دووبارە پێ زەحمەت. هۆکار چیەکە لەم ماوەیەدا زۆرتر قسە لەسەر بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان ئەکرێت و بازرگانێکی بێحەد پەیا بووەوە بۆ ئەوەی کە گەنجانی هەرێمی کوردستان زۆرتر تووشی ئەم ئالوودەبوونە ببێت؟ لێرە مەبەستی ئێمە کە ئێمە لەسەر ئەم دیاردەیە ئیش دەکەین مەبەستمان ئەوە نییە کە ئەمە دیاردەکە گەیشتی و تەڕادەیەکی مەترسیدا خۆشبەختانە هەروەک ئەوەی جێشمان لێبوو لە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دیاردەکە نەگەشتۆ دیاردەیەکی مەترسیدار بەڵام ئێمە دەمانەوەی لەم سێکتەرە ئیش بکەین پێشەوەی ئەم دیاردەیە بەڵاو بێتەوە لە ناو هەرێمی کوردستان لەو دەوەرێکە ئێمە چالاکی خۆمان تێدا دەنوێنین مەبەستمان ئەوەیە پێشەوەی ئەم دیاردە بە شێوەیەکی زەق دەربکەوێتن ئێمە ڕێگیری لێ بکەین واتە خەڵک تێیدا هۆشیار بکەینەوە چونکە بە حەقیقەت زۆر جار ئێمە دەبینین گەنج لە هۆی بێئەزموونی و بەبێ ئەوەی کە زانیاری لەسەر مادەی هۆشبەر نیە یاخۆت لەوانە هیچ مادەیەکی هۆشبەر نەناسێتن تووشی مادەی هۆشبەر بوو بیتن. زۆر باشە بۆ گەنج و کەسانی کە تووشی ئالوودەبوون بە مادەی هۆشبەر دەبن ئێوە چیان بۆ دەکەن؟ بە تاکید ئەوەی جێگای داخەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان لەسەر کردووە هەتا ئێستا هیچ سنتەرێکی تایبەت بۆ ئیسلاحکردنی ئەو گەنجانەی مادەی هۆشبەر لەم دەڤەرە نییە و من بە پێویستی دەزانم و لێرە لە ڕێ کەناڵی ئێوەشەوە ڕووی خۆم دەکەمە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئایندەدا پێویستە گرنگیەکی تەواو بەو سنتەرانە بدرێتن چونکە پێویستە ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنرێتن هەروەکو لە زۆربەی وڵاتانی جیهان وەکو نەخۆش سەیری دەکرێت ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز جەواد سوار بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤ لە سۆران لە سوودەکانمان لە شاری سۆرانەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس.